دەتوانم قسە بکەم؟ چاوەڕێی چین؟ کێ پەیوەندی دەکا؟ ئێوتم سێرێکی بکەم و پێدا بچمەوە. ئەیشان پەیوەندی دەکا. بۆچی ئەزل پەیوەندی پێوە ناکات؟ دیارە دڵی نایە وەحدە سەر بکە. گۆشتەکە بە تەڵەکەوەیە، تەڵەکەشمان فرەداوەتە ناو دەریا. بەڵام ئەوە ئیشانەی من دەیناسم بە ئاسانی واز نایەنێ. ئەو ئیشانەی من دەیناسم ئێستا خۆی بە 2 منداڵ ئامادە دەکا. بەڵام هەر ئەوە ئیشە نەبوو کە خیانەتی لە تۆ کرد ئەزەل. لەوانەیە بۆ ئەوەندەی کە تۆ تێگەیشتی باش نەناسی بێت. ئایشان ئازەل دەتوانم داوای شتێکت لێ بکەم؟ بێگومان توانی فەرموو. بۆ خاتری من شتێک دەکەی؟ بێگومان ئەگەر زوو بڵێ زووتر بۆ دەکەم. دەزانم لەگەڵ جەنگیز هاوڕێن، بۆیە ئەگەر نەتەوێ بیکەیتە دەگەم. ئەو ژنە دەبێ ئەو شە بێتە قومارخانەکەمان، دەمەوێت بە دڵنیاییەوە پێم بڵێ. دەتوێ بچی ئەوێ؟ حەقی تۆیە، سنووری خۆم بەزان، داوای لێبوردن دەکەم، وازی لێ بێنە. نەخێر ئەسڵان شتێکی زۆر داوا نەکردووە. دەزانم بۆ منە تێکەڵ بم. ئەو ژنە بە دڵنیاییەوە ئەو شە لە قومارخانەکەتان دەبێت. تۆ دەچی؟ بۆ تێکدانی باردۆخەکە ناچم، تەنها دەمەوێت کەمێ سەر و چاوی ببینم. بەڵام بە تەنها ناڕۆم. تۆ لەگەڵم دێی؟ گەر پێویستی پێم بێ. بێگومان کەوایە لەوێ دەبم. خەڵ بدەی هەرێم بچێتە قومارخانەکە. هەموو شتێکی پێ بڵێ. خوشکێ؟ گەڕایەوە سەر خۆت؟ زۆر جوان بووی. بە تەمای شوێنێکی؟ شوێنێک کە دەمێکە نەچوومە بۆ ئەوێ. تۆ؟ کەسێک داوای شتێکی لێم کرد. دەچم وەڵامی دەدەمەوە. چاوت کەوە عەلی؟ گوێ لە خاڵۆ نەبوو؟ دێ یەکەم جاریش دێتە سەر تۆ. مێشیان بپڕژێنە، هەموویان بکوژە، تەنها خۆت لەسەر پێ بمێنەوە. چۆن؟ بەڵام شتێکی لەمە باشتر هەیە؟ خۆت بکوژە، ها؟ چی دەڵێ؟ نابێ. چی بووە؟ لە قومارخانە بووین، شتێ بووە؟ شتێکی لێ دڵنیا نیم، با بیڵم تووشی دڵەڕاوکێت نەکەم. ئەگەر نەیڵێ ئەو کاتە خۆت تووشی دڵەڕاوکێ دەبی تەفۆ. ها برا گیانەکەم؟ ئەم شوجوڵەیە لە ئارادایە. چۆن؟ پیاوی نوێمان کڕیوە، من هەر ناشیان ناسم لە لایەکتر. چی بۆ کوڕەبیلێ؟ پەیوەندیەک بۆ کاک سەنگیز هاتووە. وا بزانم ئەزەل بووە. گوێم لە قسەکانیان ڕاگرت، دایان کود ئەو شوچاری کاک عەلی دەکەین. پاشان؟ کاک عەلی من نامەیە کەس تاوانبار کەم، بەڵام کاک سەنگیز وتی من وا دەکەم کاک عەلی ببێت چەک بهێن و ئەوانەی تریش خۆ چاریان بکەم. لەوانەیە من هەڵە تێگەیشتێتم.
بڕۆ قومارخانە و چاوەڕوانی فەرمانم بە تەفۆ ئەو شۆ چوونە ژوورەوە نەهاتنە دەرەوە لە گۆڕەیە چیتر؟ تەفۆ من و تۆ سەربازی پارەکانین ئێمە هەردووکمان بە حیساب بۆ خاتری خۆمان دەژین بەڵام بۆ خاتری کەسانی تر خۆمان بەکوشتن دەدەین من و تۆ تەفۆ هەوڵدا بەڵام هەموو جارێک بە خۆمان پێوە دەبین دەبێکەی حیساب بۆ گەورەی ئێمە بکرێت تەفۆ نازانم دەبێت کەی واز بهێنن لە بەردەوام فڕەدانمان بۆ کەنارەکان هیچ کات لە قومارخانە یەکتر دەبینینەوە کاگەلی ناوی من عەلی گاز هەڵگەر عەلی ڕۆژانێک فیتەر بووم دەوڵەمەند بووم چونکە پیاوم کوشت چونکە براکەمم فرۆشت لەمە خراپتر هەیە هەرچیم کردبێ بە ئەنقەس کردومە زیاترم ویستووە لە هەموو شتێک لە هیچ شتێکدا بێدڵی خۆم نەکردووە نە لە دۆزەق دەترسم نە لە کەسێ هەرچیم کردبێ خۆم بە خۆمم کردووە نەڵێن ڕۆژێک دێ و پەشیمان دەبێتەوە لەسەر کاغەزی هەر خراپەیەک ئیمزای خۆم کردووە وازانم ئازادی خۆم کڕیوە عیبی من ئەوەیە مێژووی پێش خۆمم نەخوێندێتەوە ئەم شەو ئەو شتەش بوو کە نەدەبوو بێ عەلی کاروبارەکان چۆن دەڕوە؟ وابزانم بەرازەکە دەرچوو عاقڵە نا باوەڕ ناکەم عەلی هەواڵێکی خۆشم بێ بۆ تۆ نا باوەڕ ناکەم چییە؟ لە تەلەفۆن نابێ بەڕاکردن وەرە دەی کاکە لە شەحنم دامەنێوە باشەوە هاتم مەڕۆ هەتا دێم ها عەلی ئەزەل مێشکی خواردومە لەبەر تۆ جەنابی دەڵێ و عەلیە مافیایە و هیچی تر با پێی نیشان دەی ئەو شۆ بەبێ چەکوەرە باشە؟ جاگەر حەز دەکەی بە ڕووتی دێم ها عەلی بە قوربانی چاوەکانت دەم ئەو شۆ بە ئاسایی و بێ خۆ پیشاندان وەرە وازە و یاری شەڕاویانت بێنە ئەو شۆ با ئەو شۆ شارستانیانە بێنە ناو بابەتەکەوە لە یەک ها؟ کەوایە گەر شتێک ڕووبدا تۆ من دەپارێزی پەیمان